قسەمان لەسەر ئەو جۆرە لە خودپارێزی کرد، پارێزی کە سوکرات هەیەی. ئەمە وشەی پارێزی بۆ ئەوە بەکاردێنین کەسێک کە ئینێکیە بێ نەخۆشیەکێ بێ نەخۆراکەیە ئەو نەخۆشیەی تەشەنە پێ دەکەن، دەبێت پارێز بکە لەو خواردنەیانی دوورکەوێتەوە لی. جارەکەی پێشوو باسی ئەومان کرد کە چۆن سوکرات بەردەوام بیرکردنەوەی ئاوایە کە چۆن پارێز بکە لە هەر شتێک کە بیخاتە ناو ئەوەی کە خراپ بێت، خاتە ناو ئەوەی کە خراپبوونەوە، یان لە چاکبوون دەریکە. و ئەوەمان ڕۆشن کردەوە کە سوکرات تەنانەت دەگەر بێت و لە بەردەم مەرگا بێت لەگەڵ خۆپارێزیە، یعنی ئەگەر خۆی بپارێزێ لە ناحەقەیە کە هەیە، لە خراپەیە کە هەیە کە دەیخاتە ناو خراپبوونەوە لە چاکبوون دەری دەکا و بتوانێت خۆی لەگەڵ مەرگا ئەم دوانە بەرامبەر ئەم دوانە بێتەوە، ئەو مەرگەکە هەڵدەبژێرێ. ئەگەر چی بێت و ئەو کردەیە کە دەیکات کە خودپارێزانە نییە ببێتە سەبەبی ڕزگارکردنی لە مەرگ. و ئەوە یەکێک بوو لەو نمونە وردانە کە تۆ تەنانەت ناحەقی لەسەر خۆشت تۆ لە ڕێگەی وەسیلەیەکی ناحەقەوە ناتوانی لابەی، یعنی بە وەسیلەیەکی ناحەقیەک ئەگەر هەڵگیرێ لەسرت تۆ ناتوانی ئەو ناحەقیە، ینی دەکەویتە ناو لە چاکبوون دەکەوی ئەگەر بێت و پەنا بۆ ئەو وەسیلە ناحەقە بەری بۆ ئەوەی ناحەقیەک لابیت. بۆچی؟ چونکە ئەسڵەن ئەم وەسیلەیە کە تۆ بەکاری دەیەنی ناحەقە بۆ لابردنی ناحەقیەک، ناحەقیەکە تەنها بە شکڵێکی عەرەزی شکڵی لا دەبا. ئەوەنا ینی لە دەرەوە فەرزان ئەگەر مردن بێت تۆ بە ناحەق سزای مردن بەسەرا سەپێنراوە، بەڵام پەنا دەبیتە بەر خەڵکێک لە کاتێکە ئەمان حکومەکەیان بە ناحەق دەرکردووە، تۆ لە جاتی ئەوەی ئەمان حکومەکەیان ڕاستکەنەوە تۆ پەنا بەریتە بەر ئەوەی کە ئەمان وا لێ بکەی بەبێ ئەوەی حکومەکە ڕاست بکەنەوە حکمی ئەعدامەکە جێبەجێ نەکەن. یعنی تۆ حکمی ئەعدامەکە لەسەرە بەڵام ئەوان جێبەجێ ناکەن، حکومەکەیان داوە بەبێ ئەوەی جێبەجێ بکەن. ئالێرا تۆ فعلەن مردنەکە بەسەر خۆتا دەسەپێنی، بەڵام مردنێک جۆرێکی تر لە مردن، ئەم مردنە ڕواڵەتیە بایۆلۆجیەنە. تۆ لێرە بەمەی کە دەیکەیت فعلەن تۆ خۆت دەکوژی، ینی لە جاتی ئەوان بتکوژن باشترە لەوەی کە جەریمەی کوشتنەکەت بخەیتە سەر خۆت، بەس تۆ لێرەوە تەسەوور دەکەی خۆت ڕزگار دەکەی. لەبەرەوە هەر لە مۆزوعی چاکە و لە مۆزوعی حەقە نابێ هیچ شتێکی غەوارە غەریب بەوەی کە حەقە بەشداری بکە. ئەگەر بێت و ئێمە بزانین ناحەقیەکیشەیە بەو شتە ئێمە دەتوانین ئەو ناحەقیە هەڵگرین، چونکە ئەو ناحەقیە لە ڕاستیە بە شکڵێکی شکڵی هەڵدەگیرێ. وەکو وایە وەکوتم حکمی ئەعدامەکە دەردەچێ بەڵام ئەعدامەکە جێبەجێ ناکرێت، حکومەکەت دەرچووە، ئەوەی کە دەبێ فعلەن هەڵوەشێتەوە ئەعدامکردنەکە نییە، حکومەکەیە. بە معنایەکی تر سوکرات لەویە دێت لە بەرامبەر حکومەکە ڕادەوەستێ، نەک جێبەجێکردنی حکومەکە. لەبەر ئەوە هەڵنەوەشانەوەی حکومەکە و بەڵام هەڵوەشانەوەی جێبەجێکردنەکەی ئەمە بەڵگەیە لەسەرەوەی کە فعلەن شتێک وەک خۆی ماوەتەوە، یعنی شتێک پۆشراوە، شتێکەیە پۆشراوە، ناحەقیەکەیە پۆشراوە. یعنی لێرا سوکرات بۆ ڕزگارکردنی خۆی لە مردن ناحەقیەک دەپۆشێت ئەگەر وا بکات، و ئەو لەسەریەتی ئەوەی حەقە ئاشکرایکە، نەک چی لێ دێ و چی لێ نایە. جا لێرە ئەوەی گرنگە لە لای سوکرات ئەوە نییە کە ئەمری ئەعدامەکە دەرچووەوە ئەوان بە واستەکاری ئەم ئەمری ئەعدامە ڕاگرن، نا، دەبێ ئەساسی ئەوە ڕوون بکرێتەوە کە ئەم ئەمری ئەعدامە لەکوێوە دەرچووە. چونکە ئەگەر ئەمە ڕوون نەکرێتەوە ئەوەی کە سوکراتی لەسەر ئەعدام دەکرێت بە ناحەق ئاشکرا نابێ. سوکرات وەکو شخصی خۆی دەردەچێت، بەڵام ئەوانەی کە تۆمەتەکەیان ساز کردووە و ئەو عەقڵیەتە ئیدامە بەخۆی دەدا. ئەگەر بێت و لێرەش دەرچێ لە شوێنێکی ترەوە جارێکی تر دەهێنرێتەوە بەر
نفسی شوێن بۆچی چونکە لە مححکەمەکە ئەو هێزەیتر نەشکاوە و ئەوەش کە سکرات ئیشی بۆ دەکا و سراعی بینی سکرات و کۆمەلگای ئەسینی سراعی نێوان دوو ڕۆحە یعنی ئەم ڕۆحە ئەفەن دووهینە ینی دوو دایمۆنە دایمۆنێکیان کۆمەڵایەتیە ئەویتریان دایمۆنە ئینسانیەکە ئینسانە ئەم جەنگەیە لە بینی ئەم دوو دایمۆنە کاتێک کە ئەمە حکمی کوشتنەکە سکرات ئیستعدادی هەبێ لەو جەنگات ئەو دایمۆنە بە دۆڕان بدا لە بەرامبەر ئەوەی کە لە ژیانە بمێنێتەوە لە کاتێکە خۆی دەبێ ئەم چی بکە ئەم ژیانی بکاتە قوربانی بۆ ئەوەی ئەو ڕوحە وەدی بێت ئەم ڕێک پێچەوانێ ئەوە دەکا و کاتە یعنی قاڵبەکەی دێڵێتەوە بەبێ ڕوح ئەمە تەبەن لە ئینەکەی پێشوو باسمان کرد ئەوەی ئێستا ماوە باسی کەین وە لەم وانایی یەکەم وانە باسی دەکەین لەبارەی یەکێکە لە بڵێن گوتنە هەرە گرنگەکانی ناو گفتوگۆکە کە لەوانەیە هەندێکتان بیستوێتان ئەویشەوەیە کە سکرات دەڵێ ژیانێک کە پشکنین و تاقیکردنەوەی تیا نەکراوێ شایستەی ئەوە نییە ئینسان پێی بژی یعنی شایستە ژیانێک کە ئێمە خۆمان ئەو ژیانەمان لە ناو تاقیکردنەوەی ئەو ژیانانە بین و لە ناو تاقیکردنەوەی خۆمانانە بین لە ناو پشکنینی خۆمانانە بین بە کوێری ژیانکردن لە ناو ئەو ژیانە شایستەی ئینسان نییە تاوان کە دەڵێ شایستەی ئینسان نییە مەبەست لە کام ئینسانە لەو ئینسانەیە کە بوونە ئینسانیەکەی لە ناوێ حاکمە ئەوەنا تۆ بوونە غەیرە ئینسانیەکەت شاید وەکو چۆنە ئەو ژیانە شایستەی حیوانێکە ئاواش بە هەمان شێوە کاتێک ئێمە بوونە ئینسانیەکەمان حاکم دەبێ ئەو ژیانێک کە تاقی ناکرێتەوە شایستەی چییە ئینسانێکیشە ئەو کاتە ئینسان پێویستی بە بیرکردنەوە نییە ئەبیرکردنەوە بۆ چییە بۆەوەی فعلەن تۆ لە ناوبوونە لە ناو تاقیکردنەوە ئابیت لە ناو تاقیکردنەوەی خۆتابی بە معنایەکی تر شتێک قبول نەکەی کە خۆت ئاگاداری نیت و بە کوێری هیچ شتێک وەرنەگری فەرزەن عادات و تەقالیدێکە لە باوانەکانەوە ماوەتەوە و تۆ بەبێ ئەوەی بیری لێکەیتەوە لە منداڵیەوە لە ناو تۆ خەزم کراوە و تۆ پێڕەوی دەکەیت بەبێ ئەوەی بزانی چاکە یا خراپە بەبێ ئەوەی ئەم هەڵس و کەوتەی دەیکەی بیخەیتە ناو پشکنین و مراقبەکردنەوە تا بزانی فعلەن ئەم هەڵس و کەوتە چییە کە دەیکەی تۆ ئەگەر ئەمە نەکەیت و هەر بەوەی کە لەبێ وەرەگرتووە تۆش جێبەجێ دەکەی بەبێ ئەوەی بیری لێکەیتەوە یانە ئەو کاتە تۆ بە ژیانێک دەژیت کە ژیانی خۆت نییە ئەو کاتە تۆ تەمسیلی ژیانی ئەوانەی پێش خۆت دەکەیتەوە و لەم تەمسیلکردنەشا تۆ ژیانێکی وەهمی دەژی چونکە ژیانی ناو تەمسیل ژیانێکی وەهمیە ئەوەی لە ناو تەمسیلا دەژی من نیم کەسێکی تر لە جاتی من دەژی ئێستا لە فلیمەکانە ممثلەکان ئەو فلیمانەی کە دەیکەن لە ناو فلیمەکانە بە ژیانی خۆیان ناژین لە ناو فلیمەکانە بە ژیانی کەسانێکی تر دەژین کابرا خۆی فەرزەن پاڵەوان نییە لە جەنگێکا کە جەنگی فەرزەن تەروادەیە بەڵام ئەم کەسە دەکرێت بە پاڵەوان و دەچێت دەبێ ئەوە بکات کە ئەو پاڵەوانە کردوێتی یانی چی یعنی تەمسیلی ئەوە بکاتەوە کە ئەو کردوێتی ئەو کاتەم کەسە بە ژیانی خۆی نەژیاوە بە معنایەکی تر ئەو ژیانەی کە خۆی هەیەتی وەدی نهاتوە نهاتوەتە دەرێ تا بزانێت چییە و لەبەر ئەوە کاتێک کار ئینسانێ ئەمە ئیتر دەتوانین ڕستەکە ئاوا لێکەین ئەگەر هاتوو ژیانێک ژیانی خۆمان نەبوو ئەوە ئەو ژیانە مستحقی ئەوە نییە شیاوی شایستەی ئەوە نییە ئینسان پێ بژی بۆچی چونکە تۆ ژیانی خۆت نەبوو ئەوە تۆ بۆ شتێکی تر دەژی یعنی تۆ ناژی تۆ وەسیلەی نواندنەوەی ژیانی یەکێکی تری و ئەوەی حاکمە لە ناو ژیان تا کێیە تۆ نیت ئەوەی دەخوا کێیە تەرە ئەوەی کە دەخوا تۆ نیت ئەوەی کە خواردنەکەش دەخوا تۆ نیت کاتێک کەسێک لە ناو تەمسیلایە پاشایەک جۆرێک لە خواردن دەخوا و ئەم خۆی حەزی لێ نییە بەڵام لە تەمسیلەکە ناچارێت چی بکە
ئەو خواردنە بخوا دەی ئەمە ئەو نییە دەیخوا ئەمە پاشاکەیە لەناو ئەمە ئەم خواردنە دەخوا ئەم نییە وەکو ویست ئەگەر ئەم ویستە مرۆیە دەرکەیت ئەوە وەکو هەر ئاژەڵێکی تر وەکو هەر ئاژەڵێ وەکو جانەمە حیوانەکەی ئەمە نانە و دەیخۆیت و دەچێتە ناو جەستە و ئیشی خۆی دەکات کە هیچ ڕەبتێکی بەیەمەوە نیە بەس من ویستم هەیە ئەمە بخۆم یان نا ئەم ویستە منی تیادا دەگەوێ یعنی لە حیوانەکە ئەم ویستی اختیارە نییە گیاخۆرەکان هەر گیا دەخۆن و گۆشتخۆرەکان هەر گۆشت دەخۆن و ئەمە حکمی تەبیعەتە ویستی ئەوان نییە بەڵام ئێمە دەتوانین بە حکمی ئیرادە یعنی تەنانەت شتانێکیش بخۆین کە دژە تەبیعەتمانە ئێمە دەتوانین شتانێ بخۆین کە دەزانین دەمانکوژێ دەوشتە بەڵام حیوان هەرگیز ناتوانێت ئەمە بکە ناتوانێت بیلەوە بکاتەوە فەرزن خۆی دەرمان خوارد کا و خۆی بکوژێ بیلەوە بکاتەوە خۆی توزانم بدا لە کارەبا خۆی بە پانکەیەکە هەڵواسی ئەمانە لەناو ئەوانەیە ینی شتانەگەیە کە خۆی دای بنێ بە ئیرادەی خۆی ئەمە بکە لەبەرەوە ئەم ئیرادەیە لەناو ئەو جۆرە لە ژیانە تاقی ناکرێتەوە ئەو ئیرادەیە کە حاکمە لەسەر ژیانەکە کە لە تەمسیلکردنا ئیرادەی کەسێکی ترە لە کاتێک ئەو کەسە چییە؟ ئەو کەسە لێرە نییە ئەو کەسە نەماوە ئەو کەسە لە بوونی نییە ژیانی خۆی تەواو کردووە ڕۆشتووە بەڵام ئەم کەسە بە شێوەیەک لە شێوەکان دەگەڕێتەوە لەناو ئیرادەکەی لەناو ئەم کەسانەی کە لە ئێستا هەن حکم دەکا و ژیانی بە ژیانی ئەوانیش دەژی یعنی ئەوەی دەژی کێیە؟ ئەوەیە کە مردووە ئەوەی دەژی ئەوەیە کە ژیانی خۆی تەواو کردووە و دواتر ئەوانەی دواتر تەقلیدی ئەو دەکەنەوە کە تەقلیدیان کرد یانی چی؟ یعنی جارێکی تر خۆیان ناژین ئەوان دەهێننەوە ناو ژیان یەکێک لە عینەکان هەیە ئەوانەی کە لەبارەی مۆزوعی نەتەوە و ئەوانەوە قسە دەکەن ئەڵێ ئەوەی ژیان حکم دەکات زیاتر مردووەکانن هەتا زیندوەکان ئەوانەی حکمی ژیان دەکەن ئەوانەی دەژین زیندوەکان نین مردووەکانن لێرە دەژین لەکوێوە مردووەکانن کە تۆ بە ژیانی ئەوانە ژیای کە مردوون و تاقید نەکردەوە ئەو ژیانی نەکەوتیتە ناو تاقیکردنەوەی خۆت و سازدانی ژیانی خۆت ئەوە حتمما تۆنی دەژیت ئەوەی دەژی کێیە؟ ئەوانی ترە ئەی ژیان لەکوێوە ناخۆشە ژیان لەکوێوە ئینسان لێی بێزارە لێی بێتاقەتە چونکە فعلەن بە ژیانی خۆی ناژی یعنی وەسیلەیەکە ئەو کاتە ئینسانی نەوەیەک دەبنە وەسیلە بۆ زیندووکردنەوەی کێ نەوەکەی پێشخۆیان ئەوان جارێکی تر دێن ئەمان وەکو تەنها کارێکتەرێک کەم ئیرادە و ژیانەی ئەوان کردویانە جارێکی تر چی لێ دەکەن؟ تکراری دەکەنەوە و ئەو کاتە ئەوان ژیانیان نەتوانیوە ژیانیان نەیانتوانیوە ژیان تاقیکەنەوە نەیانتوانیوە فەحسی ئەو ژیانە بکەن ئەو ڕێوڕەسمە بکەن بۆ ژیان کە لە ناویان ناچێنراوە لەبەر ئەوە ئەگەر بێت و تۆ شتێک بە ژیانێک کە خۆت ئەزمونت نەکردی بێ بژیت ئەسەن هەر نە بە ژیانەکەی ئەویش دەژی نە بە ژیانەکەی خۆشت دەژی ئێستا کەسێک لە ناو تەمسیلایە دەژی کەسێک تەمسیل دەکات دەژی لە ناو ژیانایە هەومان دەزانین ئەوەی کە لەوێ ڕوو دەدا تەمسیلە یانی چی؟ یانی وەهمە یانی ژیان نییە ژیانێکی ڕاستەقینە نییە ئەوەی کە لە بەردەممانە تەمسیل دەکات تۆ ناتوانی فەرزەندا بنێن لەسەر قاعەیەکی مەسرح لە مەسرح ئێمە دانیشتین لە ناو هۆڵێکی شانۆ کۆمەڵێک خەریکی تەمسیلکردنن ئەو کۆمەڵێک کە خەریکی تەمسیلکردن ئێمە لە پەیوەندیانی لەگەڵیانە وەکو ئەوانەی کە ئێمە لە پاڵمانە دانیشتون بۆ نمونە نابێت ناتوانین قسە لەگەڵ ئەوانە بکەین کە لەسەر مەنەسەکە خەریکی تەمسیلن دەتوانین قسەیان لەگەڵکەین ناتوانین هیچ پەیوەندیەکی واقعی لەگەڵیانە دروستکەین جگە لەوەش ئەوانەی کە لە ناو تەمسیلان ناتوانن وەکو کەسێک کە لە دەرەوەی تەمسیلە هەڵسوکەوتێکی ئازادانە بکە بۆچی چونکە دەبێت ئەو هەڵسوکەوتە بکە کە بۆی دانراوە ئەوەی کە بۆی دانراوە
ئەمە گەر ژیان بێ ئەم کەسە وەکو ژیان خۆشی لێ دەکا وەوش خۆی دەزانێت کە ئەمە ژیان نییە خۆشی دەزانێت ئەمە ژیانی ئەو نییە ئەمە ژیانی ئەو نییە ژیانی کەسێکی ترە تەمسیلی دەکاتەوە ئەوەی لێرە گرنگە ئەو ژیانەی کە ئینسان خۆی تایە فەحسی خۆی نەکردبێ و وەتاقی نەکردبێتەوە مستحقی ژیان نییە شایستەی مرۆڤ نییە پێبژی ئەمە دەبێ هەوڵدەم ورتری بکەمەوە طبعاً بۆ وتکردنەوەی ئەمە هەوڵ دەدەم بگەڕێمەوە سەر تێکستەکە و بەشەی لە تێکستەکە کەماوە ئەو بەشەی تێکستەکە کەماوە ئەوەیە کە ئیتر ئینەکە تەواو دەبێ و حاکمەکان لەو شوێنان کە سوکرات بە تۆمەتبار دەدەچێت قازیەکان حکمی تۆمەتەکە سەخت دەکەنەوە لەسەری بەڵام هیچ تاکو سزاکەیان بۆ دیاری نەکردووە لەو بەل لەوەی سزاکەی بۆ دیاریکەن دیارە جەلسەیەک حاکمەکان پێکەوە لە شوێنە کۆ دەبنەوە بۆ دیاریکردنی سزاکە سوکراتیش لەناو خەڵکەکە ماوەتەوە سوکرات دەست دەکات بە قسەکردن لەبارەی ئەوە ئەگەر خۆی سزاکە بۆ خۆی هەڵبژێرە چییە ئەو سزایی کە بۆ خۆی هەڵیبژێرە چییە جارە سەرەتا دەڵێ بە ئەڵێ ئەسینیەکان هەموو ئیشی من ئەوە بوو کە تووشتان داهاتم پێم دەوتن گرنگی بە خۆتان بدەن بۆ ئەوەی باشتر بن لەوەی کە هەن زیاتر لەوەی کە گرنگی بەسەر وەت و سامان و مڵک و ئەو شتانەی کە هەیە دەیدەن ئەڵێ ئەمە هەموو پەیامەکەی من بوو ئێوە لەسەر ئەمە من سزا دەدەن باسی ئەوە دەکات دەڵێ بیرکەنەوە لەوەی جەلەوێت لە ڕێگەی خۆیەوە شتێک بۆوان بڵێ دەڵێ من شتانێکە بوو فرامۆشم کردن بۆ نمونە بەدەزێنانی سەروەت و سامان کە دەمتوانی خۆتان دەزانن بەدەستی بێنم بەڵام من فرامۆشم کرد من پلەپایەی سیاسی و پلەپایەی حربی هیچ شەڕ و جەنگی سوپایی و پلەپایەکانی تر هەموو ئەمانە لەلای من فرامۆشم کردن و من هاتم بەم ژیانە ژیام کە پێی ژیام و هەمووتان دەبینن بەڵام ئەگەر باتایە و من بەو ژیانە بژیامایە نەم دەتوانی چاک بم لە چاکبوونا بم چاک بم چ بۆ خۆم و چ بۆ ئێوە چونکە ئەوەی چاکە بۆ خۆی و بۆ ئەوانی تریش ئەوەیە کە لەناو چاکبوونایە و بۆ ناتوانێت سوکرات بۆ ناتوانێت فەرەزەن لە پلەپایەکی لە موقعێکی ئاوات هەر چاک بتوانێت چاک بێت ئەمە خۆ پارێزیەکە لێرەیە چۆن ئەو شوێنەی ئینسان خۆی دەپارێزێ بۆەوەی لەناو چاکبوونا بمێنێتەوە لەبەرەوە مانەوە لەناو چاکبوونە باجی زۆری دەوێت وەشتانێکی زۆری دەوێت کە تۆ فعلەن دەبێت ینی خۆت ڕۆحی خۆت پارێزی لەوەی کە ینی هین بێت لێت هەڵبێت و ڕۆحی خۆت لەوە پارێزی کە فعلەن جێت بێڵێ لە جاتیەوەی لەناو تا بدەوشێتەوە ئەمە شتانێکی زۆری دەوێت واو دەڵێ من باشتر بوو کە ئاوا بێم واز لەو شتانە بێنمە و مەسئولیەتانە کە مەسئولیەتی گشتین و بێم لەسەر جادەکان بۆ خۆم ئەو ژیانە هەڵبژێرم و هەر کەس هات پێکەوە قسەمان کردیتر باسی چاکبوون بکەین و ئەمە بکەین ئەمە ئیشی من بوو باسی فەزیلەتەکان بکەین کۆمەڵە بابەتی تر هەیە پێکەوە باسی کەین و ژیانێک لەوە خۆشتر هەیە کە ئەم شتانەی تیا باز بکرێن ئەڵێ من ئەمە مەڵبژارد لەبەرەوە من هەست دەکەم ئەو ئەگەر من مستحقی شتێک بوو مستحقی ئەوەم دیارە لەبێ و کاتە میوانخانە هەبووە وەکو چۆن لە خانەقای ئێرە خەڵکی غەریب هاتووە لەوێ وەکو میوان پێشوازی لە کراوە و نانی پێدراوە ئەڵێ من پێم باشە ئێوە بمبەن بۆ ئەو شوێنی میوانەکانەوەی کە میوانی غەریب دێ لەوێ نانم بدەنێ بۆ خۆم دانیشم لەوێ ئەڵێ ئەوەش بزانن ئەمە پاڕانەوە نیە لێەوە ئەمە لەبەر یەک شتە لەبەر ئەوەیە ئەو کاتە ڕۆژێک زۆر کەمە بۆ ئەوەی کە حکمی ببورن کە حکمی ئادامکردن نەمانی کەسێک بدەن حکمدانی کەسێک بە مەرگ ڕۆژێک کافی نییە ئەمە بە دوواداچوونێکی زۆر و قسەی زۆر هەڵدەگرێت و ئەو کاتەش بەز نییە بۆەوەی من نیشانتان دەم کە تاوانبار نیم لەبەرەوە گەر بمبەنە ئەوێ و ڕێگە بدرێ بەوەی کە من
بەردەوام بم لە ڕێگەم پێ بدە قسە بکەم ئەوە لەوێ هەوڵ دەدەم دەست شتەکانتان بۆ ڕوونکەمەوە تەمانەمەی بۆچی دەوێت بۆ ئەوەی ناوێت کە مەوزوعەکە ئاسان تۆمەتەکە هەڵگرێ ئەو دەیەوێت لەسەر ئیشەکەی خۆی بەردەوام بێت ئەڵێ ئەمە شتێکی باشە بۆ من چونکە من هیچ گوناحەکەم نییە بەڵام ئەڵێ ئەگەر حکمیشم دەن فەرەزەن بە سجن من بخەنە ناو زیندانەوە ئەمە بۆ من زۆر زۆر سەخت و قورسە بۆچی چونکە زیندان من لەوێ بهێڵنەوە تاوەکو دواتر پارەیەک بدەم و بۆی لە زیندان بێمە دەرێ ئەمەش بۆ من زۆر سەختە چونکە من لەو فترا کە لەوێ دەبم دەبمە کۆیلەی دەستی حرەسەکان هەر جاری حرەسێک دێ دەبێتە حکم دەکات جگە لەوەش خۆتان دەزانم من ئەو پارەیەم نییە بیدەم کە دەبێت بدرێ بۆی من خۆم دەرباسکەم ئەم احتیمالەش بۆ من نابێت ئەی چی بکەم نەفی بکەن ئەڵێ ئەم نەفیکردنەکە زۆر زۆر بەئازارترە لەویتر لێرا شتێکی گرنگ دەڵێ یعنی کە تۆ سێری سوکرات دەکەی لێرا هەز دەکەی سوکرات فعلەن ینی ئاوارەیەکی هەمیشەییە ئاوارەیە کە کەسێکی دەربەدەرکراوی بەردەوامە لە هەموو شوێنێک دەربەدەر دەگرێت ینی لە هەموو شوێنێک دوور دەخرێتەوە نەفی دەکرێت لە دوورخستنەوەیەکی بەردەوامایە کامە دەبینی ئیتر هەست دەکەی فعلەن معنای غەریبە لە ناو سوکراتە دەرکی پێدەگەی کە سوکرات ئەوەی کە غەریبە بە معنا ڕاستەقینەکەی غەریبی سوکراتە بەوە ناکە لە شوێنی خۆی هەڵکەندراوە بەوە ناکە فلان بەوە ناکە بەوەی کە ئەم فعلەن ئەوە ژیانەی پێی دەژی ژیانێکی غەریبە لەوەی کە خەڵک لەسەری ڕاهاتوە و دەژی سوکرات دەڵێ ئەگەر دوورم خەنەوە بۆ شارێکی تر لێم گەڕێن بژیم و دوورم خەنەوە ئەمە بۆ من زۆر زۆر سەخترە ینی لە مردنیش لە مردنەکەش سەخترە بۆچی ئەڵێ چونکە من دەزانم ئەگەر ڕۆشتمە ئەو شارەش لەوێش کە قسەم کرد ئەڵێ جارێ ئێوە کە هاوشاری خۆ من تەحملی گفتوگۆکان و قسەکانی من ناکەن ئێستا خەڵکێکی غەریبە چۆن تەحملی ئەمە دەکەم ئەگەر بێت و من بخرێمە دوور بخرێمەوە بۆ شارێکی تر لەوێ ئەو گەنجانە جارێکی تر لە دۆرم کۆ دەبنەوە ئەگەر من دووریان خەمەوە ئەوە دەچن لە ڕێگەی گەورەکانەوە لەوێش دەرم دەکەن ئەگەر گەنجەکان دوور خەمەوە لە خۆم نێڵم بێن مشارەکەی گفتوگۆکە بکەن وە گویان لەو گفتوگۆیانە بێکە لەبارەی فەزیلەت و لەبارەی چاکەوە کە من دەیکەم کاتێک کە تووشم دەبێ واڵێ ئەگەر بێت و منەوان دوور خەمەوە نێڵم بێن گوێ لە گفتوگۆکان بگرن ئەوان دەچن لە ڕێگەی گەورەکانەوە دیان منیش لەو شوێنە نەیاڵن دەرم دەکەن ئەڵێ ئەگەر بشیاڵم هەر لەوە خراپتر بۆچی چونکە ئەگەر بشیاڵم ئەوە ئەم جارە بەعەکسەوە باوانەکانیان دێن لەبەر کوڕەکانیان لە پێناو کوڕەکانیان من دەردەکەن بۆچی چونکە لەوێش وا دەبینێت کە من منداڵەکانیان فاسد دەکەم بەم ئەفکار و بەم باسانی کە هەیە ئەڵێ لەبەرەوە ئەگەر بێت و من گەنجەکان دەرکەم ئەوە گەنجەکان لە ڕێگەی گەورەکانەوە دەرم دەکەن ئەگەر بێت و گەنجەکانیش دەرنەکەم ئەوە باوانەکان دێن لە پێناو کوڕەکانیانە منداڵەکانیانە من دەکەنە دەرێ ئەمە دوایەوە ڕووبکەمە کوێ یا ڕووبکەمە هەر شوێنێکی تر هەر باشتر نابێ لێرە ئیتر ئەمە مەنفایەکی ینی دوورخستنەوەیەکی هەمیشەیە ئەوە نییە بڵێ تۆ لە شوێنێکم کەسە بوەستێ فەرزەن بێتە فلانە شار لەوێ ڕێی بێتەوە لەوێ ڕێی نابێتەوە جارێکی تر دەبێت چی بکە لەوێش دوور دەخرێتەوە بۆ شوێنێکی تر لەوێش دوور دەخرێتەوە بۆ شوێنێکی تر ئەمە چییە هەتا مالانی هەیە دەڕوە ینی چی ینی ئەم سوکراتە لە هیچ شوێنێ جێگەی نابێتەوە شوێنێک نییە کە جێگەی ئەو ببێتەوە بە مەرجێ ئەو لە ژیانی خۆیان بە ژیانی خۆی بژی و ئەویش دەیەوێت فعلەن لە بە ژیانی خۆی بژی نەک بە ژیانیەوانی تر لەبەرەوە بەو معنایە یعنی ئەگەر سوکرات بە ژیانی خۆی نەژی لە هەموو شوێنێ ڕێگەی دەبێتەوە بەڵام ئەگەر بە ژیانی خۆی بژی لە هیچ شوێنێک ڕێگەی نابێتەوە کەوابێت ئەوەی غەریبێکی هەمیشەییە ئەو کەسەیە کە دەیەوێت بە ژیانی خۆی بژی نەک بە ژیانی ئەوانی تر کە تۆ بە ژیانی ئەوانی تر ژیای ئیتر ئەوانی تر دەرت ناکەن چونکە تۆ بە ژیانی ئەوان دەژی یعنی تۆ بۆ ئەوان دەژی تۆ وەسیلەی
تەنها جەستەیەکی بۆەوەی ئەوان جارێکی تر ژیانت تیا دووبارەکەنەوە. ئەوانەی کە ڕۆشتون جارێکی تر ژیان لە ناو توە تکرار دەکەنەوە. و ئەوەی دەتپارێزێ ئەو کاتە لەوەی کە دوور بخرێتەوە کێیە؟ خۆت نیت، کار و کردەوەکانی خۆت نین. ئەوەی کە تۆ نەفی کراوی ئاسن لە ناوە ئەمەیان لە ناوە نەفی کراوی. کاتێ تۆ دەچیتە ئەو ژیانێک کە ژیانی ئەوانی ترە، تۆ ڕۆحت لە ناوتا نەفی دەکرێت. ئەم نەفیکردنە زۆر خەتەرناکترە لە چی؟ لەوەی کە دەرەوە نەفیر بکە. لەبەرەوە سوکرات نەفیکردنەکەی ئەوەی ناوەوە هەرگیز نەفیکردنی دەرەوە ناگۆڕێتەوە، ینی بەهینەوە لە لای ئەوەی کە لە لای سەخت و ئازاراویە، ئەوەیە کە لە ناوەوە نەفی بکرێ، ینی ڕۆحی نەفی بکرێ. لەبەرەوە بە ژیانی خۆی دەبێ بژی. بۆ کەسێک کە بە ژیانی خۆی دەژی، ئەو کاتە کۆمەلگا چی دەکا؟ بەمە ڕازی نابێ. بۆچی؟ چونکە دەبێت بەو ژیانە بژی کە کۆمەلگاکە دایناوە لە باوانەکانی پێشووەوە گوازراوەتەوە. ئەلێرەوە سوکرات تووشی دەربەدەریەکی هەمیشەیی دەبێ ئەگەر بێت و منفا هەڵبژێرێ. لەبەرەوە چی ناکە؟ ئەڵێ منفا بۆ من ئازاراویترە، دوورخستنەوەم بۆ شوێنێکی تر، چونکە ئەمان حەکایەت دووبارە دەبێتەوە. جا توخوا من بمرم لێرە باشتر نییە لەوەی بڕۆم و هەمان حەکایەت دووبارەکەمەوە. لەبەرەوە مردنەکە بۆ من ئاسانترە لەوەی کە دەربەدەر بم. دواتر دەڵێ لەوانەیە بڵێن باشە ئەی سوکرات باشە بۆ بێدەنگی دانانیشی بۆ خۆت بێدەنگ بە هەموو احتیمالەکان وەردەگرێ. ینی خۆی کە قسە دەکا لەبارەی ئەوەی کە لە بەرامبەر ئەمە چی لێ بکرێ باشە، خۆی هەموو احتیمالەکان وەردەگرێ ئەرێ کامیان باشە. ئەلە باشە دەی سوکرات بێدەنگ بە بۆ دانانیشی بە عاقڵی، تو بێدەنگ بۆ قسە مەکە و بۆ خۆت دانیشە ئەوەی ماوتەوە ژیانە بەیەمنی بی بەرەسەر و واز لەم بەزمە بێنە قسەکردن و باسکردنی ئەم شتانە. ئەڵێ ئەمەیان خۆتان دەزانن پێشتر باسم کرد زۆر سەخترە. ئەمە فەرمانێکی، ئەمە من فەرمانی خوایە، من ناتوانم فەرمانی خوا بۆ کەس بشکێنم. تەمەنە لێرە فعلەن ئەمە سەخترە لەکوێوە. ئەمە هەڕەفتی بەوە هەیە کاتێککە من ئەوەم نەکرد کە ڕۆحم دەیخوازێ، ئەو کاتە فعلەن ڕۆح لە ناو منە غایب دەبێ. کە ئەم ڕۆحە غایب بوو من چۆڵ دەبم. ئەم چۆڵەوانیە زۆر خەتەرترە لەو چۆڵەوانیەی کە چۆڵەوانیەکانی تر. لەبەرەوە دەڵێ سوکرات جگە لەوەش ئەمە کە پێم وتن پێشتر ئەمە فەرمانی خوایە من جێبەجێ دەکەم، چونکە من بە ژیانی خۆم دەژیم. ئەو بە منی وتووە ببە بە سوکرات، منیش دەبێ ببم بە سوکرات، نابێ ببم بە ئەحمەد بە مەحموود بە فڵانی تر، نابێ ببم بە کەسێکی تر، هیچ ژیانی کەسێکی تر دووبارەکەمەوە. من لەسەرمە بوونم بێتە دەرەوە دی بێت. لەبەرەوە ئەمە فەرمانە بەبوونی من، و من ناتوانم لەم فەرمانەی کە خوددا بەبوونی منی کردووە من لەیلادەم بۆ ئێوە. ئەڵێ بەڵام جگە لەوەش من چیم کردووە؟ ئەهێز ناکەن بۆ ئێوە باشترە. لەوە باشتر هەیە کە ئێمە لە ناو ژیانێکا بژین کە تایە دایمە خەریکی فەحسکردنی خۆمان و یەکتری ببین، دایمە یەکتری بپشکنین، بزانین ئەرێ چی وا دەکا کە ئێمە خراپ بین، و دایمە سەرقاڵ بین بەوە باسی فەزیلەت و چاکە و ئەوە بکەین لەگەڵێکا و خۆشمان بپشکنین، بزانین ئاوان یا ئاوانین. ژیانێکە ڕۆژانە چی لەوە خۆشترەیە کە ڕۆژانە ئێمە سەرقاڵی ئەمە بین، یعنی لە جاتیەوەی سەرقاڵی ئەو شتانە بن کە پێوەی خەریکن. کامیان ئاسوودەی زیاتر دەدا بە ئینسان؟ ئەمەی کە ئێمە سەرقاڵ بین بەوەی کە چی بکەین بۆ ئەوەی لە ناو بە چاکبوو نابمێنینەوە، چی بکەین بۆ ئەوەی ئەو هێزانەی ئەو شتانەی کە ئێمە لە چاکبوون دەخەن، ئێمە فاسد دەکەن، و ئێمە لە ناو خۆمانە هەستی پێ بکەین و فەحسی بکەین، بزانین ئەمانە چین و دەریان کێشین لە خۆمان. چ کۆبوونەوەیەک لەو کۆبوونەوە خۆشتە کە ئێمە ئەو خەریکی فەحسکردنی خۆمان و یەکتری بین، بوارێک ساسکەین بۆەوەی خۆمانی ئەوەی کە تیامانە هەیە تاقیب بێتەوە تا ڕۆشن بێتەوە بۆمان چی باشە و چی خراپە، چی لە چاکبوونمان لە ناو چاکبوون دەمانێڵێتەوە، چی دەمەخاتە ناو خراپبوونەوە، چی وامان لێ دەکا ئێمە لە ناوە بە ئاسوودەیی بژین، و چیش وامان لێ دەکا کە ئەو ئاسوودەییمان تێک بچێ. لەمە باشتر هەیە؟ ئەوە باشتر نییە لە جاتی ئەوەی ئەمانە ڕوو بدەن، ئێوە ڕێگەم بدەن بۆەوەی ئەم گفتوگۆیانە بەردەوام بن و ئەو جۆرە لە ژیان بەردەوام بێ کە ئێوە دژی دەبنەوە و خوتان گرتووە بەو ژیانەی کە
خوتان پێوە گرتووە و دەتانەوێ من بەو شکڵە بژیم کە ئێوە داتەناوە یعنی باشتر نییە لێم گەڕێن تەمان دواتر پیان دەڵێ ئێوە بۆ خۆشتان زەرەرە کە من وا لێرەکەن ئەوە لە ئەنەکەی تروانەکەی دابێ ئەگەر توانیم باسیەوە دەکەین تەمان لێرە ئیتر لێرەوە دەڵێ سوکرات دەڵێ ئەگەر ژیانێک ئەم فەحسکردن و پشکنینەی خۆیتیانە بێ ئێمە بەبێ ئەوەی ئەو شتانەی کە لە ناومانە حکممان دەکەن فەحسیان کەین و لێکیان بینەوە و بزانین چین حکممان دەکەن و ئێمالیان کەین هەرچی حکم دەکا با بکە گرنگ ئەوەیە من نەمرم گرنگ ئەوەیە من بژیم ئەڵێ ئەو ژیانەی کە ئەم فەحسکردنەی تیانە ئەم لێک کۆڵینەوە و بە دوواداچوونەی تیانە لەبارەی خۆتەوە کە بەوەی ئەمەوە نەزانی ئەرێ ئەوەی حکمت دەکات چییە خۆتی یا تۆ حکم کراوی ئەرێ تۆ کاتێک کە ئاوایت ئەم ژیانە کە تۆ لەسەری ڕاهاتی و لەنەوەی پێشوو وەرەگرتووە و ئولفەتت پێوە گرتووە بەبێ ئەوەی بزانی چییە و ناشوانی ژیانی تر تاقیکەیتەوە چونکە وا دەزانی ئەم ژیانە هەیە باشتر نییە تۆ ئێمە بکەوینە ناو تاقیکردنەوەی ژیانەوە بزانین ژیان چییە تا بە دروستی بژین لەوەی کە ینی ئێوە لێی دەترسن و ئەمە ینی ئەمە ژیانە خۆشەکە نییە چی خۆشترە هەیە لەوە ئەلێەوە دوای ئەوەی کە ئەمە باز دەکا کام پشکنینی خۆ و گفت و گۆ و کۆبوونەوە لەسەر ئەوەی کە چۆن بتوانین چاک بین و بە فعلیش خۆمان بپشکنین بزانین چۆن دەکەوینە ناو چاکبوونەوە دوای ئەمە دەڵێ ژیانێک کە پشکنین و خۆ پشکنینی تیانە بێ و فەحسکردنی تیانە بێ بزانین ئەم ژیانە چییە و تێگەیشتنی تیانە بێ لەو ژیانە و ڕوونی تیانە بێ و ئێمە نەزانین بۆ دەژین چی وامان لێ دەکا ئاوا بژین ئەگەر ئەمانەی تیانە بێ لە ڕاستیان مستحقی ئەوە نییە کە ئینسان پێ بژی ئەو ژیانە شایستەیە مرۆڤ پێ بژی کە مرۆڤ خۆی تایە دەژی و تاقی دەکاتەوە نەک بە ژیانی کەسانێک بژی کە تاقی نەکردوێتەوە ئەو ژیانە بۆ ئەوان ژیانێکی تاقیکراوەیە بەس بۆ ئێمە تەقلید کراوەیە بۆچی چونکە ئەوان تایە ژیاون بەڵام ئێمە تایە نەژیاوین بە معنایەکی تر ژیانێکی تەقلید کراوە شایستەی ئەوە نییە ئینسان پێی بژی و ژیانی ئینسان نییە لە ڕاستیە ئەو ژیانە ژیانی ئینسانە کە ژیانێکە ئینسانەکە خۆی تاقی دەکاتەوە ئەم ژیانە و خۆی بە حزورێکی ڕاستەقینەی لە ناو ژیانەکە دەبێ نەک حزورێکی لاوەکی وەکو وەسیلەیەک بۆ تەقلیدکردنەوەی ژیانی ئەوانی تر بۆیە ژیانێک خۆم پێی نەژیم و شتانێک خۆم هەستی پێ نەکەم شتانێک خۆم مەعایەشەم نەکردبن بێ معنایە من دووپاتیان بکەمەوە و شایستەی ئەوە نین کە من بە شوێنیانەوە بم و ئەوەش کارە سات دروست دەکات لە ڕاستیە ئەوەیە کە ئێمە ژیان شێوازی ژیان و ڕێگای ژیان و ئەوەی کە لە ژیانە هەیە و تەنانەت ئامانجەکانی ژیانمان و هەمومان بە بێت تاقیکردنەوە و فەحسکردن وەرگرتووە فەرزەن ئێمە بڕوایەکمان لا دروست بووە کە ژیان فلانەشت خۆشی دەکا بەبێ ئەوەی ئێمە فعلەن ئەمەمان تاقی کردبێتەوە کە ئەوە خۆشی دەکا و اعتقادێکمان لا دروست بووە کە ئەوە خۆشی دەکا و فعلەن لە کاتێکیشا تاقی دەکەینەوە دەزانین خۆشی ناکە هەر دەڵێن چی هەر دەڵێن خۆشی دەکا بۆچی چونکە هەست دەکەین هەر ئەمە هەیە و هەست دەکەین ئەوە هەیە کە لە پێمان دراوە ئێمە ناتوانین ژیان دروستکەین و ژیانێکە ئینسان فعلەن ژیانێک خۆی بەدەستی خۆی دروستی نەکاوە لە خۆیە نێتە بوون ئەو ژیانە مستحقی ئەوە نییە کە ئینسان پێی بژی تەبان ئینسان کامەیە لێرە ئەوەیە کە بوونە ئینسانیەکەی لە ناو ژیانایە و دەژی نەک بوونە حیوانەکەی یا بوونە کۆمەڵایەتەکەی یا بوونەکانی تریش گە لە بوونە ئینسانیەکە لەبەرەوە بوونە ئینسانیەکە پێویستی بە ژیانی تایبەتی خۆیەتی و بوونی ئینسانیانەی مرۆڤ تاقی نابێتەوە بە ژیانی کەسانێکی تر بە وەرگرتنی نەریت و عادەت و ئەو شتانەی کە لە دەرەوە خەڵک پێیان دەژی مادام خەڵک وا دەژیم نیش وا دەژیم
بەمانە بوونی ئینسانیانەی ئینسان نایەتە ناوژیانەوە بوونی ئینسانیانەی هەر ئینسانێک کە دێتە ناوژیانەوە ڕێڕەوی تایبەتی خۆی هەیە و تەنها ئەو ڕێڕەوەش ڕێڕەوی تایبەتی ئەوە و بۆ ئەوە تەنها بەو ڕێڕەوەش ئینسان دەتوانێت بەو ژیانە بژی کە ژیانێکی تاقیکراوەیە